بارودۆخی کوردستان تا دێت گەرم دەبێت و ڕووداوەکانی ناوچەی بادینانیش گەواهی ئەو ڕاستیە دەدەن. لەگە دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا و بوونی دوو گەورەترین پارتی ئیسلامی کوردی بە بەشێک لە ئۆپۆزیسیۆن، قسە و باسی زۆر لەبارەی ئەدای ئۆپۆزیسیۆن و گەشەکردنی حیزب ئیسلامیەکانەوە لە ئارادایە. هاوکات لەگە تێپەڕبوونی کوردستان بۆ ڕووداوە گەرمانەدا، عێراقیش بە هەمان شێوە بە قۆناغێکی هەستیار و گەرمدا تێدەپەڕێت و ئەگەر دیارترین ڕووداوەکانی ئەم دوایی هەرێمی کوردستان کە هێندەی تر بارودۆخەکەی بەرەو گەرمبوون بردبێت، ئەوە مەسەلەی ڕاگەیاندنی هەرێمە فیدراڵیەکان لەلایەن پارێزگاکانی ناوەڕاستی عێراقەوە لوتکەی گەرمبوونی بارودۆخی عێراقا. ڕاگەیاندنی ئەم فیدراڵیەتیانە لەلایەن دوو پارێزگاوە کە مادەی 140 دەیانگرێتەوە، گومانی زۆر دەخەنە سەر جێبەجێبوونی ئەو مادەیە و گەڕانەوەی ئەو بەشانەی کوردستان کە بەم دوو پارێزگایی دراوسەی هەرێمی کوردستانەوە لکێنراون بۆ سەر هەرێمی کوردستان. لە چاپێکەوتنی ئەم هەفتەیەماندا میوانداری کەسایەتیەکی ئیسلامی دەکەین کە هەمیشە لەسەر هەر بارودۆخێکی کوردستان قسە و بۆچوونی خۆی هەبووە. لە مەڵقەی بەرنامەی چاپێکەوتندا هەوڵ دەدەین لەگەڵ نەجمەدین فەرەج ئەحمەدی ناسراو بە مەلاکرێکار هەڵوەسە لەسەر ڕووداوەکانی ئەم دواییەی کوردستان بەگشتی و ڕووداوەکانی بادینان بە تایبەتی و ڕۆڵ و هەڵوێستی ئۆپۆزیسیۆن بەگشتی و حیزب ئیسلامیەکانی ناو ئۆپۆزیسیۆن بە تایبەتی لەم ڕووداوانەدا بکەین. مامۆستاجان بە خێراتن تاکەم بۆ بەرنامەی چاپێکەوتنی کەناڵی یانارتی. زۆر سپاسدانە. مامۆستا گەرمترین ڕووداوێک کە لەم ماوەی دواییدا لە کوردستان ڕوویدا ئەو ڕووداوانە بوو کە لە شاری زاخۆ ڕوویدا و تەشەنەی کرد بۆ چەند ناوچەیەکی تری ناوچەی بادینان. ئێوە کەسایەتێکی ئیسلامی و ڕووداوانە چۆن دەخوێنەوە؟ پێتان وایە پاڵنەرەکان بۆ دروستبوونی ڕووداوێکی لەو جۆرە چین؟ بسم الله الرحمن الرحیم. من پێم وایە یەکەمین شتێکە بێت سروشتی شتەکان تەماشا بکەین، دوایی بینە سەر خودی پارتی و تەبیعەتی پێکهاتەی پارتی، ئەنجا بینە سەر دیندارەتی خەڵکی بادینان و ئەخلاقانیەتی ئەم ئیسلامە کە لە مێشکی خەڵکا دروست بووە، پاشان بینە سەر ئەوەی کە بزانین دەستی دەرەکی لە ئیشەکەیە چەندە. یەکەم سروشتەکان سروشتی پارتی کە محوەری ناو پارتی، تەوەری ناو پارتی بریتە لە عەشیرەتی بارزانی. عەشیرەتی بارزانیش بە تاک و کۆیانەوە بەرامبەر بە هەموو ئەوانەی دەوروبەریان وەستاونەتەوە هەتا کۆنتڕۆڵیان کردووە. لە زمانی شەخایەتیە وەکو تەکیە، لە زمانی عەشایرەتیشە هەروەکو عەشیرەت بەرامبەر بە زێباری و سورچی و ڕێکانی و لۆلانی و بەرامبەر بەوانی تر هەتاکو پاکسازیەکی ئەو ناوچانیان کردو و کۆنتڕۆڵیان کردو. دوایش کە پارتی دموکراتی کوردستان دروست بووە لە 1946 و خانەوادەی بارزانی دوایی لە دوای شخصیەتی مەلا مستەفا زیاتر کاریگەریان خستە سەر، بوون بە عەمودی فەقەری پارتی. ئەم جارە نەک عەشرەتەکە وەکو پارتیەکی لێبێ وەکو حیزبێکی لێبێ، حیزبەکە وەکو عەشرەتەکەی لێ هات، بەڵام هەر بەدەست عەشرەتی بارزانەوە. ئەم ڕۆحی نەخوێندنەوەی بەرامبەرە یان ئەم ڕۆحی پاوەنخوازی و بەرفراوانکردنە لەسەر حسابی خەڵکانێکی تر، هەمووکو مەزهەب و دید و بۆچوون، هەمووکو عەشیرەت لەسەر حسابی حیزبایەتیش هەروە هاتەوە. بۆیە پارتی لە سەرەتایەوە هەتاکو ئێستای بە هەموو شێوەیەک محاولەیەوەی کردووە کە خۆی ئەو ناوچانە هەمووی کۆنتڕۆڵکە و ئاغای یەکەمینی ناوچەکە بێ و خەڵکێکی تر کە دروست بوون پێویستە پۆلیسی ئەو بن، حرەسی ئەو بن، ڕەنجبەری ئەو بن، سەرکاری ئەو بن. ئەم هەڵوێستەشە وای کردووە حیزبایەتیەکانی تر لە بادینان فاشل ببن، وەکو حیزبی شووعی، وەکو یەکێتی، وەکو بزوتنەوەی ئیسلامی، چونکە چۆن یەکێتی ناچار و حەسەن کوێستانی ببا بۆ ئەوێ، بزوتنەوەی ئیسلامیش ناچار بوو لە هەولێرەوە خەڵک ببا یان لە سلەیمانیەوە خەڵک ببا. و بەڵام بەنیسبەتی یەکگرتووە سروشتی دووهەمە، سروشتی دووهەمی یەکگرتووە نەبوو. یەکەم سروشتی یەکەم خاڵی سروشتی یەکگرتوو وەکو حیزبێکی ئیسفنجیە، زۆر پێش دەلای لاما و غاندی و ئەو جۆرە نەزعانە کەوتۆتەوە کە تەحملی هەموو سەدمەیەک بکە، و ئەگەر دەلای لاما و غاندی خۆیان وەکو شەخص تەحملیان کردو، ئەفرادەکانیان تەحملی نەکردووە، یەکگرتوو خۆی بە قیادە و قەواعیدێ و تەحملی ئەو سەدمانەی هەموو کردووە و ئەو ئیسفنجێتی لە خۆیان قبوڵ کردووە. پشوو درێژێتی تربیەتی ئیخوان و دیندارەتی خەڵکی و اعتیمادکردنە سەر معەمایەک مەتەڵێکەوە ئیسلاممان ئەوە ئیسلام وەکو حەلبێ، ئەوەی بەرنامەیەکی تایبەتی هەبێکەوە سەدمە دروستەکە، پێکچێشان لەگەڵ خەڵکانی تر دروستەکە. ئەمە ژوای کردووە کە یەکگرتوو لەو ناوچەیە جێگای بێتەوە. بە هەمان شێوە لەگەڵ ئەو ڕاپسکاندنی حیزبە پچکۆلەکان هەریەکە بۆ خۆیان لە نێوانی یەکێتی و پارتی،
پارتی لە دوورە و محاولەی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیە کرد بەڵام یەکێتی زۆر دژمنانە لەگەڵ بزوتنەوە ڕەفتاریە کرد. دوایش مامۆستا عەلی باپیر کە ئینشقاقی کرد و کۆمەڵی ئیسلامیان لێ دروست کرد، کۆمەڵی ئیسلامیەکەش هەرکەوتە ناو معادلەی یەکێتی ئێرانەوە. لە تەرەفی ئەولاوە پارتی هەرچۆنێ ئەیویست ڕەفتارێک لەگەڵ یەکگرتووە هەر بکە و تەعاملی لەگەڵا بکە. ئەمانەش وای کرد کە دیسان یەکگرتو خۆی لەبەر گورزەکانی پارتی لە 2005 و 2011 بگرێت. بەڵام مامۆستا ئەوەی سیفەتێکی تریش ئەوەیە بەڵام یەکگرتووی ئیسلامی هەڵوێستی خۆی بە ئاشکرا دەربڕیوە و تەنانەت کۆبوونەوەی لەگە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیش ڕەت کردەوانە، ینی بۆ یەکگرتو هێزێکی ئیسفنجی و خۆی گونجانەوە لەو ناوچەیە یەکگرتو لەو ناوچەیە حەقیقەتە بوونی هەیە. ئەمەش هەر سیفەتێکی تری ئەو ئیسفنجێتی هەیە، یعنی تۆ هەرچەند ڕندانە لێشم دەی من طبیعەتی خۆم ناگۆڕم و سروشتی خۆم ناگۆڕم، چونکە پارتی ئەوێ یەکگرتو وا لێ بکە نینۆکی بکە و بیکە بەو تەیری عنقایی کە مەلای مەشهورە ئەوێ یەکگرتوش ئامادەی ئەو جۆرەشتانە نییە، چونکە یەکەم یەکگرتو باوەڕی بە ئیسلام و قیامەت و مەسئولیەت و شەهیدبوون هەیە لەبەرەوە تەحملی ئەو مەسئولیەتانەکە، چونکە ئەگەر خەڵکێک لە جەبهەی ئێمە یا بکوژرا لەو جەبهانەی بەرامبەر احتیلال شەهید ببێ خۆ گومانی تیانە ئەوانەی یەکگرتوش هەر شەهیدن کە لەو مەقەڕانەیە ئەکوژرێن بە ناحەق. لەبەرەوە ئەم ڕۆحەکە لە ناو دینداری بادینانیشا هەیە، ئەمەش سەبەبێکی ترە. نقطەیەکی تر لە قووەتی یەکگرتو ئەوەیە کە لە سەرەتای دروستبوونی یەکگرتووە لە ناوچەی بادینان لەبەرەوەی دهۆک پەیوەندی بە مووسڵەوە هەبوو سەر بە مووسڵ بوو لە ڕووی ئیداری و هەروەها محەممەد مەحموود سەواف ڕەحمەتی خوای لێبێ کە دامەزرە نەریخوان مسلمینە پەیوەندی لەگەڵ بادینانە هەبوو. زەمینەی کاری ئیخوانی لە بادینانە وەکو زەمینەی کاری ئیخوان بوو لە هەڵەبجە. وەختە لە 94 یەکگرتو دروست بوو دیندارە ئیخوانیەکانی بادینان شتێکی سروشتی بوو کە دێنە پێشەوە لەگەڵ مامۆستا سەلاحە، بۆیە وەکو حیزبەکانی تر نەبوو. بۆ نمونە ئێمە لە بزوتنەوەی ئیسلامیە یان دوایی تر لە یەکگرتووە لە یەکبوونا ئێمە 11 کەس هەر نەورۆڵیمان لەگەڵا بوو، جگەلەوەی زۆری نەهرینە هەڵەبجە بوون. بەڵام یەکگرتو تەشکیلاتی یەکگرتووانیە بادینان قسمێکی گەورە پێک دێنە لە پێکهاتەی یەکگرتو. ئەمانە هەمووی وای کردووە نفوزی یەکگرتو لەوێ خۆی بگرێ و بەرفراوانتر ببێ و یەکگرتوش تەبعاً لە بەرامبەریشە پارتی ملحید و بێدینیەکی زۆرتری لێ دەرەکەوێ. ئەنجا لە ناحەی ڕەوشتیشەوە ئیسارەی دیندارەکان زۆرتر ئەکاتەوە. وردەوردە لە عەقڵی باڵتنی دەستە جەمعی خەڵکی یەکگرتووە لە بادینان ئەوە چەسپاوە کە سەنگەری بەرامبەر کە ئەمان چەوسێنێتەوە پارتیە، پێویستە خۆی لە بەرا بگرین هەتا بین بەو هێزەی کە ناتوانێت بمان چەوسێنێتەوە. سروشتەکان دوو خاڵی سەرەکین. بەڵام بوونی ئەو هەموو بارگایی حیزبەکان لە ناوچەی بادینانە و لە شاری دۆکا بە تایبەتی و بەرزبوونەوەی ڕێژەی ئەندامان و نفوز و هەوادارانی یەکگرتووی ئیسلامی لە ناوچەیە بە تایبەتی کە ئێساوەک خۆت باسێ کرد، ئەمە دلیل نییە لەسەرەوەی کە جۆرێک لە ئازادی کارکردنی سیاسی لەو ناوچەیە هەیە؟ طبعاً هەروەکو وتم هەندێک تەوازونات هەیە، یعنی چۆن یەکێتی محاولەی کرد کە بزوتنەوەی ئیسلامی بردەوە بۆ لای خۆی وەختێک کە حکوومەتی کۆسرەت دروست بوو، ئەو کاتە پارتیش محاولەی ئەوە کرد بەشێک لە ئیسلامیەکان عەلە لەقەل لە ناوچەی خۆیان کە هەند دەستەمۆیان کە بەڵام پێی دەستەمۆ نەکراون. لە لایەکی تریشەوە دیسان دوای ئەم سروشتانە بگەڕێنەوە سەر هەندێک ئاڵوگۆڕی ترکە هەیە. بۆ نمونە یەکگرتو وەکو حیزبێکی ئیسلامی وەکو حیزبێک تەحەڕوکەکە کە هاتە پاڵگۆڕان وەکو ئۆپۆزیسیۆن ڕەفتاریان کرد، ئەم جارە پارتی ترسی ئەوەی لێنیشت کە یەکگرتو ببێ بە پۆستمان یا بە نامەبەری گۆڕان لە بادینانە. ئەو کاتە چۆن گۆڕان لە ناو یەکێتیە پوازی تێخستن و هەڵی قڕیشان و جێی خۆی بە زۆر کردەوە لەو ناوچەیە، یەکگرتوش هەمان حرەکەت بکاتەوە کە ئۆپۆزیسیۆن بە هیوایەتی یان گۆڕان ئەوێ لەوێ بیکە. ئەوەش سەبەبێک بوو. هەروەها پەیوەندی حیزبیش وەکو بڵێن وەکو حیزبێک پەیوەندی یەکگرتو هەم بە احتیلالەوە هەم بە ئێرانەوە هەم بە تورکیاوە بەهێزە و ئەم بەهاری عەرەبیانەش تەئسیرێکی نەفسی بێگومان کردووە لە ئەندامانی یەکگرتو کە بتوانن زیت ببنەوە قیت ببنەوە هەست بە خۆیان بکەن هەست بە کاریگەری خۆیان بکەن. ئەنجا احتیمالێکی تریشەیە کە هێزی دەرەکیش بێ ئێران مەسەلەن بیەوێ وەزعەکە لە پارتی تێکدا کە بەرەو تورکیا زیاتر ئەڕوا و وەکو یەکێتی ناکەوێتە بەردەستی و هەروە احتیمالێکی بەسیتیش ئەگەردا بنە دیسان نازانم لەوانە لای من بەسیت بە لای جەناب دوانە بێ لای بینەرانی بەڕێز تەدەخلی تورکیا مەسەلەن بیەوێ وەزعەکە بشڵەقێنێ بۆ ئەوەی ئەو بارودۆخە بەو شێوەیە نەمێنێەوە لە دەست پارتیشە بەو شێوەیە بە قووەت نەمێنێتەوە. نەبادا لە احتیمالێکی نزیکە یان دوورە
هاوکاری پەکەکە بکرێتەوە لەبەرەوە ئەم معادلەیە بۆ خۆی ژمارەکانی زۆر ئاڵۆسکاون زۆر تێک هەڵکێشراون لەبەرەوە ئەمانە ئەشێ هەمووی کۆبوو بنەوە ببن بە سەبەبێک بۆ ڕوودانی ئەو وەزعی کە لە بادینان ڕوویدا جگە لە دیندارەتی بادینی خۆی ئیسلامەکەش جەناب دەزانی ئیسلامەکەش بە قەدەر ئەوەندەی کە لای ئێمە فکرێکی سیاسی و زمینەیەکی عقائیدیە لە لای خەڵکە عەوامەکەی کورد بریتیە لە ڕەمزی دیندارەتیەکە ئەخلاقەکەیە کاتێک کە پارتی ئەو هەموو شوێنی فاحشە چیە کاتەوە و ئەو هەموو بەرەڵایە و بێدینیە بە ئاشکرا ئەنوێنێ بە تەکی دەمە بێ بە سڕاعێکی گەورە لە نێوانی هەموو جۆرە دیندارەکانی ئیسلام لە بادینان بەرامبەر بە پارتی ئەوانەش هەمووی هۆکاری ترن پێم وایە کە هەمویان بە مەجموع ئەشێ کۆ بکەینەوە ببن بە سەبەبێکیش ئەنجا ئینتیخاباتی داهاتوو لە ڕێگایە طبعاً بە تەکید پارتی ئێوێ یەکگرتو بکتێ لەو ناوچێ بۆی زۆرتر سەود نهێنێ هەروەکو کە ئەشێ دەزوویەکی احتیمالیش دابنین بڵێن یەکگرتوش حەزەکە بە مەزلومی دەرکەوێ چونکە عادەتەن کورد ئینفعالیە غیرەتی زۆرترە جوڵێ بۆ ئەوەی مەزلوم سەرخە لەو کاتەش ئەگەر یەکگرتو و مەزلوم دەرچوو کابرای بادینی دەتوانێت سەوتەکەی بدات بەڵێ مامۆستا هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم ڕووداوانەیە بەرامبەر بە ئەو کارەساتی کە بە سەریانە هاتو ئەو بەرەگانیان سوتاوە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی لەم ڕووداوانەیە چۆن هەڵەسەنگێنی پێدوانی جۆرێک لە جیاوازی لە نێوان هەڵوێستەکانە هەیە نا هەڵوێستی یەکگرتوو پێم وایە هەڵوێستێکی زۆر باش تا ئێستا طبعاً چونکە عادەتەن ئێمە ئەوەندەی کە شارەزای ئەفرادانی یەکێتین وەکو قیادەی سۆران ئەڵەم ناوچەی سۆران کە زیاتر لەگەڵیان شارەزاین زۆر هەڵوێستەکانیان بەردەوام نابێ بەڵام هیوادارم ئەم هەڵوێستە ڕەشیدیانیان بەردەوام بێ ئەم هەڵوێستیان هەڵوێستێکی پیاوانەیە جوامێرانەیە ئازایانەیە هەڵوێستێکی عقائیدی و منهەجیە باوەڕیان بەبوونی خۆیان هەیە باوەڕیان بە لەسەرکردنەوەی ئەفرادەکانیان هەیە کە لە زیندانان پارتی بە چ حەقێک گەڕوا خەڵکێکی تری بەو شێوەیە گرتو ئەو هەموو فیشەک هەڵتۆقانە هەروەکو بینیمان چۆن خەڵک فیشەکی ئەنا بە منارەی مزگەوتەکانەوە لە دەرعایان لە لای بەشار ئەسەد لای مەسعود بەرزانیش بە هەمان شێوە یعنی شتێکی زۆر ناڕەسەنێتیە بەڕاستی شتێکی زۆر ناشیرینە و ئەمەش دڵنیابێت لەوە کە پارتی بەم شێوەی بۆی ناچێتە سەر هەڵوێستی یەکگرتوو هەتا ئێستا هەڵوێستێکی جوامێرانەیە حیزبانەیە مەبدەئیە و شایانی لەسەرکردنەوەش بەڵێ مامۆستا لە وەڵامەکانی پێشتە تۆ ئاماژەت بۆیە کە پارتی ئێوە یەکگرتووی ئیسلامی بکوتێ لە پێش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانە بەڵام بەرژەوەندی پارتی لەکوێیە لەوەی کە یەکگرتووی ئیسلامی بکوتێ مەرجێک خۆی لەو ناوچەیە باڵادەستەوە هێزی یەکەمە لەو ناوچەیە هەموو هێزێکیش کە لە ناوچەیەکە هێزی یەکەم بێ و باڵادەست بێت ئاسوودەی و ئیسقراری لە ناوچەکەی خۆیاوێ نەک ئاژاو و ئاشوب بەتایبەتیش ئەوەی کە لە ناوچە بادنان ڕوویەوە بینیمە بەڵام ئێمە لە پێناسەی شتەکانە جیاوازین خۆ حسنی مبارەکێش هەتاکو لە حکم هێنرایە خوارەوە هەرێود من ئەمان بۆ خەڵکەکە دروستەکە ملیۆنێک و 600,000 ئەمنی مرکزیشی هەبوو ئەو دەستگا داپڵۆسینانەی پارتی و ئەو جەلادێتیە و ئەو شەقاوەتی کە ئەیکا ئەو دیکتاتۆریەتی کە ئەیکا ئەو ڕێگانەدانە بە خەڵکێکی تر پشوو بدا لەو ناوچەیە بەتەکی دەمانە هەموو کاردانەوەکانیان هەیە مەترسی گەورەی پارتی مەترسیەکی لە بەهاری عەرەبیە کە ئیخوانەکان تا ڕادێکی زۆر عەمودی فەقەری بەهارە عەرەبیەکەن و کاریگەری نێوانی یەکگرتوو ئۆردۆغان یان دادوگەشەی تورکیا کاریگەری خۆی هەیە لەسەر نەفسیەتی پارتی و پارتیش بە تەکید لەوە ئەترسێت کە ئەم حیزبە ئیسفنجیە پشوو درێژە دەلای لامایانە بتوانێت کە نفوز و سەوتێکی زۆرتر بێنە بە تایبەتی کە ئەگەر هاتوو دەنگدانی ئینتیخابات بوو بە مایەی ئەوەی کە بڵێن چێ بە قووەتە چێ زۆرترە چێ شعبیترە مامۆستا بە ژۆرەوە زانیارانی کە لە بەردەستان یەکگرتووی ئیسلامی لە ناوچەی بادینا ناسنووری 23 بارگای هەیە لە هەڵبژاردننی ڕابردووە ڕێژەی سەرکەوتنی نفوزی زۆر سەرکەوتووە نزیکەی لە سەر و 6,000ەوە دەنگی هێناوە پێدوانیە باسکردن لەوەی کە پارتی داپڵۆسێنەر و قۆڕخکارە جۆرێک بێ لە غەدرکردن لە پارتی ئەمە لە کاتێکایە کە نەگی یەکگرتووی ئیسلامی حیزبەکانی کەش لەو ناوچەی بارگایان هەیە و بزوتنەوەی گۆڕانیش هەیەی و هەمویان لە هەڵبژاردن بەشداریان کردو و دەنگیان هێناوە لەو ناوچەیەوە پێم وانە چونکە سروشتی پارتی هەروەکوتم سروشتێکی زۆر دیکتاتۆریانەیە ئەو لە دائیرە قەومیەکەشە ڕێگای نەداو بەیەکێتی بە پارتی گەل بە حیزبەکانی تری پێشووتریش کە وجودیان هەبێ و ئێستا خۆ باوەڕی بۆچی نایڵێ گۆڕان لە شوێنەکە پشوو بدایە هەناسە بدا لە شوێنە ژێر
ناوچەی زەردی ئەوە بەڵام مەسەلەی یەکگرتو هەروەکو وتم لە ناو عەشایرەکانی بادینانە هەیە کابرا مەسەلەن سەیرەکەی برێفکانیە یەکگرتووە زێباریە لۆلانیە ڕێکانیە لە دەشتی سلێڤانیە لە زاخۆیە لە دوهۆکە لە سومێلە لە ئاکرێ لە هەر شوێنێک هەیە ئەو ناوچەکانی خۆ هەر وەکو خەڵکی سۆران نەچۆتە ئەو ناوچانە پارتی وەکو غەریبە تەماشایکە خەڵکی دیندار و خەڵکی ئیخوانیانەی بادینان خەڵکی ڕەسەنی ناوچەکەن لەبەرەوە پارتی هەرچەند محاولەیەوە بکات تەحجیمیان کە پێمانێ بتوانێت بەڵێ توانێ هەندێک ئەفرادی خواروتر بتۆقێنێ هەروەکو هەموو دیکتاتۆرێکی تر بەرامبەر بە بزوتنەوەی ئیسلامەکان کردوێتی بەڵام من لەو باوەڕێم کە یەکگرتو خۆشی بگرێ لە بەریا قازانجێتی و بلعکس هەر هەر جۆرە نشستیەکیش بێنە هەر جۆرە تەنازولێکیش بکە من پێم وایە ناوچەی بادینان مڕەشەحە بێ بەهۆی کە جابێتەوە لە یەکگرتو بەڵێ مامەسا ببوورە تەمان لە پرسیارەکەی پێشوما ناوی بزوتنەوەی گۆڕانمان دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات و بزوتنەوەی گۆڕان بارگەکانی لەو ناوچە داخسەوە بەسم لە یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە لەو ناوچانە بارەگایان هەیە بەڵام مامەسا پێدوانییە کە لە ئێستاە دروستبوونی ڕووداوێکی لەو جۆرە لە ناوچەی بادینان وە تەشەنەسەندنی لە ماوەیەکی زۆر کەما لە یەک ڕۆژەوە لە ماوەی نزیکی کاتژمێرێکا بە پێی ئەو وتانێکە وتە بێژی فەرمی پارتی دیموکراتی کوردستان باسی لێواکە ئەمە ڕەنگە ببێتە هۆکاری گەورەتربوونی ئەم ئاشوبە بە تایبەتی کە مەسلەی دینەکانی تێکەوت مەسلەی دژمنایەتی نێوان مەسیحیەکان و موسڵمانەکانی تێکەوت هیچ نییە ئەوەش هەر ئیفتیعالی پارتیە دژمنایەتی لەگەڵ مەسیحەیە بۆچی یەکەین کە کەنیسەی قیامە هەتاکو ئێستا هەیە و ماوە دژمنایەتی دیندار بۆچی یەکەینەوە کابرای یەزیدی ساڵەهای ساڵە هەزاران ساڵە لەگەڵ یەکترە یا سەدان ساڵە لەگەڵ یەکترا ژین بۆچی باشە ئێمە ئامادەنین تەعادایە بکەین لە کابرایەکی یەزیدی یا مەسیحی یەکگرتوویەکی داما بۆچی بە چ سفەتێکە چێ دژایەتی ئەوان بکە ئەمە هەر قسەی پارتیە مەهەری دیعاە و بڵاوکردنەوەی قسەیەکە ئێوە سڕاعاتێک دروستکە ئێوە دیسان بە غەرب بڵێتەوە هەروەکو قەزافی و حسنی مبارەک و تاغوتەکانی تر پێیان بڵێتەوە بڵە کاکە من ئەوە تا هجومی دینە ئیسلامیەکانم لەسرە لەبەرەوە پێویستە ئەقەلیەتەکانی ئێوە بپارێزن هەگەڕێنەوە بە 100 ساڵ لەمەوە پێش بۆ مؤتەمەری بەرلین ئەوانە ئێستا غەرب پێی قەنەعاتی بەو جۆرەشتانە نییە زانە کە ئەمە هەموو سیمایەکی دیکتاتۆریە و هەنجەتێکە بۆ ئەوەی بەرژەوەندی خۆی بپارێزێ یەکگرتو لەو نەوعانیە هجوم کاتە سەر کەس حرەسەکانی بارەگای یەکگرتو بچی پەلاماری بدەیت تۆ کە بێچەکی ئەڵە کاکەوە چەکەکەوت بۆچی بەتەمای بمکوژی خۆمە تۆ ناکوژمە بەڵێ بەتاکید یعنی ئەو هەمووی زەبت و ڕەبت کردوون و وەکو حیزبێکیش کۆنتڕۆلی کردوون دەشەنەکردنی ئەو خەبەرش یعنی شتێکی ئاساییە کە چونکە لە هەموو لایەکەوە جەناب تەزانی یعنی ئەو هەموو پەیوەندی و گەیاندنە سەریعی کە ئێستا هەیە ئەتوانڕێ بگا بە هەموو شوێنێک بەڵام مامۆستا ئەوەی لە ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بینیمان و گوێمان لێی بوو باز لەواکرێت کە خاوەنی سنتەرەکانی مەساج و خاوەنی شوێنەکانی مەیفرۆشتن و هۆتێلەکان و بەشێکی زۆریان ئەوانی کە هێرشیان کراوەتە سەر لە ئاینەکانی ترن مسڵمان نین مەسیحین و یەزیدین بۆ نمونە یعنی ئەمە جۆرێک لە گومان دروست ناکە بۆ باسکردن لەو مەسەلەیە نا علاقەی بەسەر ئەوە نییە جاخۆ هەر لەو ناوچانەشە سەدان مسلمانی منحریف هەیە کە هەر لەو بابەتانەی هەیە چ علاقەی بەسەرەوە نییە ئەگەر دەمەسیحی خاوەنی مەشروب خواردنەوە باشە خوارد لەو سلەیمانە کە ئێمە بە چەکەوە تایەگەڕێن مەسیحەکان هەم ساحەبی مەیفرۆشتن بوون هەم سەرپەرشتی نادیەکان بوون هەم کەنیسەشیان هەبوو هەم ئەشیان وت کە عیسا کوڕی خوایە ئەی بۆ ڕۆژە لە ڕۆژان ئێمە جورئەتمان نەکرد بڵێن وەڵامانە پێویستە تەعادایان لێ بکەین چونکە لە ئیسلامەوە تەعادا حسابە بەڵام تۆ نابێ حساب بۆش بکەی ئەی غیرەتی ئەو خەڵکە بەرامبەر بە دیندارێتەکەی کامەیە تۆ کاکە هێشتا وڵاتە دروست نەکردو یعنی چی تۆ لە نەرویج بەرەڵاتری یعنی چی 430 شوێنی داوێن پیسی و فاحیشە چێتی با بە کوردەکەی نەیڵێم بینم بە جەرجانەوە 430 شوێنی فاحیشە چێتی لە سلێمانیکی بچوو کاکراوەتەوە ئەم کۆی لەی سپی فرۆشتنە یعنی چی خەڵکی بادینانی خۆ ملتەزیمترن لە خەڵکی سۆران دیندارێتەکەشیان ئەوانە وەکو تەکەتولاتی عەشایرین لەبەرەوە ئەشێ هەر خەڵکەکەش پێی ئیزعاجە لەوە ئافرەتێکی داوێن پیس هێنراوە لە میسرەوە لە لوبنانەوە بەڵام مامۆستا هیچ بەڵگەیەک لە بەردەسانیە کە بیسەلمێنێت ئەو شوێنانە
شوێنی فاحشەن وەکو جەنابەت باسیەکە وەڵا کاکەگیان لەم دوورەوە وەڵا زۆربیان بە برا بەڕێزەکەم. مۆڵەتی ڕسمی کاکەگیان. کراونەتەوە وەزارەتی تەندروستی مۆڵەتی یاونەتێ وەڵا کاکە وەزارەتی تەندروستی گەوادە وەڵا کاکە ژیان وەزارەتی تەندروستی مەسئولە لێ برا بەڕێزەکەم کڵاو ناکرێتە سەرمان لەم زەمانەیە نەرویج ئێستا هجوومە کاتە سەر شوێنی مێساجەکان لەبەرەوە بە شوێنی داوێن پیسیان نەزانێ باشە کوردێک لێەوە ئەوەندە قانونیە بتوانێت ئەم شوێنە ئیعلان بک بڵێمە هی مێساجە و هیچی تر کاکە خۆم عالەمە چاوبەستەی لێ ناکرێ یعنی خەڵکێگەشێ لە لوبناان و لە میسر و لە خلیجا بڵین وەڵامە هی مەساجە و بەڵام هەر ئیشیشانەوەیە وەڵا گەر کۆڵنجێک کردبووە تشێلن بابە مەکەی قسەیە وەڵا کاکە هەمووی شوێنی فەسادە هەمووی دوو لە ڕیۆ قەح بخانێ مامەسا ئەم وتارەی تۆ لەم کاتەیە کە ئەم ئاژاوەیە لە ئارایە پێدوانی ئەما بێتە بەهانەیەک بەدەست ئەوانەوە بۆ ئەوەی پاس لەوە بکرێت کە هێرشەکرێتە سەر ئازادی تاکە کەسی لە وڵاتەیە ئەوانە ئازادی تاکە کەسی نین ببوورە خەڵکی ئازادی تاکە کەسیە توانێت لە ماڵی خۆی زیناکە لە ماڵی خۆی شەرابەخوا لە ماڵی خۆی پلاندانێ هەرچی شتێکە کاتوانێ بیکە بەڵام بۆی نییە لەو مشتەمەعە بەو شێوەیە وا بزانێ مشتەمەعی خۆیەتی بە کەیفی خۆی بێ هاوەن بتەقێنێ بە کەیفی خۆی ئاگر بکاتەوە تۆ دراوسێت هەیە لە ماڵی خۆتا خەریکی بارود سازی بی چۆنەشێ خەریکی خراپەکاریەک بکە تەسیر لە حاشای جەنابەت تەسیر لە دراوسەکانت بکە چۆنەشێ کاکەژیان دوایە بۆچی ئەم وڵاتە ئەوەندە دیموکراسی دەرچووە ئەوەندە گەندەڵەکانیان تەواو کردووە ئەوەندە بووە بە دەوڵەتی قانونی ئەوەندە مؤسساتی دروست بوون ئەوەندە حقوقی ئینسان پارێزراوە هەتاکو بڵێن وەڵام مافی تاکە کەسیە بۆ ئەی مافی تاکە کەسی ئەم هەموو دیندارە نییە کە هاوارەکە ئەم هەموو خەڵکی مزگەوتەوە هەموو دیندارە لە کووردا ئێستا هەر مسەقەفەکانی دینداری مسلمان کۆکێتەوە لە هەموو عەدەدی عەلمانیەکان زۆرترە لە کوردستانە خۆ بۆ نییە دەسەڵاتیان بەدەستەوەی بە چەکش و داسکەوتونەتە سەر میلەتێک ئەوانە ئەدەواتێکی احتیلالەکەن لە بەرەو بە هەموو شێوەیە پشتیانە گیرێ و من وا نازانم ئەمە مافی تاکە کەسی بێ مافی تاکە کەسی ئەوە نییە شەبەکەیکی دەعارە دروستکە لەو شوێنە پیرۆزانەیە مامەسا و ڕووداوانی کە لە بادینان ڕوویاندا تا چەند ڕووداوێکی سیاسین ینی ئەم ڕووداوە پەیوەندی بە ناکۆکیە سیاسیەکانەوە هەیە یان ئەمە پەیوەندی بە کللتوری میلەتەکەەوە هەیە من پێم وایە یەکەم بە دەرەجە یەکەم لە ١٧ پەیوەندی بە کولتورەکەەوە هەیە چونکە ئێستا جەناب دەزانی دوای احتیلال ئەم ئەلمانیانەی دەسەڵاتی کوردی ئەیانەوە قیەمی ئەلمانیەتەکەش بێنن ئەمە ممکن نییە قیەم وەکو شتێکی تر نییە ئێمە بە نیسبەت ئێمەوە مەسەلەن شوشەیە شەرابی بەتاڵ لە گەڕەکێکا تەسیرمان زۆرتر تێکە لەو شاحینە نەوتانەی بە دزیەوەی بنەوەی فرۆشن بە ئێران بە خۆڕایی یا ئیدەن بە نیو قیمەت بۆی ژرفانی خۆیان پڕ بێ مەسلەی ئەخلاقەکە کێشەیەکی زۆر ڕەسەن و گەورەیە لە هەموو جیهانی ئیسلامە لەبەرەوە ئەم پێکچێشرانی کولتورەکانە کولتوری احتیلال و ئەلمانیەکان پێکەوە لەگەڵ کولتوری ڕەسەنی ئەو خەڵکە بۆ خۆی ئەوەی پێقبوڵ نیە ئێستا ئەگەر خەڵکەکە بناسی کە مزاهرەکانیان دژی ئەو شوێنە فاحیشە خانانە کردووە ڕەنگە نیوەیان نوێژ نەکەن بەڵام ئەوان پێقبوڵ نییە ئەنجا لە سەتاسیەکە ئێمێنێتەوە بۆ گەمەیەکی پارتی بیەوێ دروستی کا بەرامبەر بە یەکگرتو مامەسا لە دوای ئەو ڕووداوانەوە کە لە زاخۆ ڕوویدان قسە و باسێکی زۆر دەربارەی هەڵوێستی ئۆپۆزیسیۆن کرا ئۆپۆزیسیۆن مەبەستمان لە هەر سێلایەنەکەیە تا چەند پێ وایە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە هەر سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن هەڵوێستێکی ڕاست و ڕەوانیان بەرامبەر ئەو ڕووداوانە نەبوو یان ڕوونتر بڵین بۆ باز لەوە دەکرێت کە بزوتنەوەی گۆڕان وەک گەورەترین لایەنی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا هەڵوێستێکی ڕوون و ئاشکرای نەبوو لەوەی کە پشگیری یەکگرتووی ئیسلامی کوردستان بکات لە کاتێکدا ئەو لە پەرلەماندا هاوپەیمانێتی و هەرمویان لە بەرەیەکە کۆبوونەوە کە پێوترێ بەری ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستانە بەڵام حەزەکەم وەڵامەکە هەڵگری بۆ دوایان ناوبڕە